دیمەنی ئەم بانگبێژە و بانگدانی لەو شوێنەدا وێنەی گەورەی زیانی بوومەلەرزەکەی مەغریب نیشان دەدات. بوومەلەرزەکە مەراکیش و دەوروبەرەکەی هەژان کە کەم شوێن هەیە زیانی بەرنەکەوت بێت. تاوەکو ئێستا گیان لە دەزانی 2012 کەس پشتڕاست کراوەتەوە، 2059 کەسیش بریندارن کە بەشێکی بریندارەکان شەڕ لەگەڵمانەوە لە ژیان دەکەن. تیمەکانی فریاگوزاری بەردەوامن لە هەڵدانەوەی داروپەردووی باڵەخانە ڕووخاوەکان بۆ ڕزگارکردنی ئەوانەی لەژێر داروپەردووەکاندان. گوندەکان و ناوچە شاخاوەکانی مەراکیش زۆرترین زیانیان بەرکەوتووە. هەندێک لەو گوندانە داری بەسەر بەردێەوە نەماوە. بەشێکیان هێشتا دەستی تیمەکانی فریاگوزاری پێ نەگەیشتووە. ئەوانەی ڕزگار بوون بە گوێدرێژ تەرمی کەسوکار و هاوڕێکانیان دەگوازنەوە. تیمەکانی فریاگوزاری مەغریب شەکەت و ماندوون سوپا هاوکاریان دەکات لە پاکردنەوەی ڕێگەکانی گوندەکان و بەهاناوەچوونی لێقەوماوان. زۆرێک لە وڵاتان ئامادەی هاوکاریان بۆ مەغریب دەربڕیوە و دەستیان بەناردنی کۆمەک بۆ خەڵکە زیان بەرکەوتووەکە کردووە. باڵوسخانی فەڕەنسا و ئەوروپا لە مەغریب ناوەندی کۆکردنەوەی هاوکاریان کردوتەوە بۆ ئەوانەی دەیانەوێت لە وڵاتەکانیانەوە هاوکاری خەڵکە لێقەوماوەکان بکەن.